جارشتو بخير بيت لسر أو وزعتي أمر إسا دروز ولا سكوركي برئيس دكتور عبد الواحد أو برادراني تر جنابي دكتور برشاو كدني أو داوا كارياني كقاوخاني كالتوري هي لسر أو وزعي كرنجا جناب كان زان وزعي سياسي كردستان شونا دروس كدني بشكترين بهانا رنجا كشيك دروسكا جنابي چەند سەرنجێکی بێ و خۆشتان بەڵێنی ئەوتاندا کە پابند بن بەو سەرنجانەی کە بەڕێز دکتۆر عەبدولواحید دەیبێت مافوو. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله خۆشەویستانم خۆی گەورە پاداشتی خێری ئامادەبوونتان باتەوە دیارە ئەمە بەڵێ جۆتان لێ باشە جۆتان لێ برام هلاتك بەڵێ بسم الله الرحمن الرحيم خۆشەویستان خۆی گەورە پاداشی ماندووبوون و ئامادەبوونتان باتەوە دیارە من لەو ڕۆژەوە کە بڕیارە ئەم گفتوگۆیە بکرێ کۆمەڵە برایەکی زۆر تەلەفۆنەکەن و بە پەرۆژی قەزیەکەون ئێمە مۆزوعمان هەر لە سەرەتاوە بە شێوەیەکی زۆر گەورە نەگرتووە بەڵام ئەلحەمدولیلا یەکشت بۆ ئێمە سەلما کە حەق لای چێیە دروستی لای چێیە ڕاستی لای چێیە و چێش ئەتوانێت تەنها لە ستودیۆ ڕەشا قسە بکە ناتوانێت بێتە دەرەوە ئێمە هیچ گومانێکمان لەو پیاوانە نییە وەکو گومانێکی خراپ تەنها گومانەکەمان لەسەر ئەوەیە کە ئەمانە کۆمەڵە خەڵکی گەنج و مناڵ و عەقڵ هەرزە کە کۆمەڵە سایتی بێدینی عەرەب و کۆمەڵە خەڵکی تری ئەقتاب و کۆمەڵە شتی ترە خوێندنەوە پیان وایە ئەمانە شتێکی تازەن و عیلمێکی تازەیە و دژی دین و دژی خوا و دژی بەرنامەکەی هاتوون هەڵایەکیان لەسەر دروست کردو و بەرنامەیەکیان بۆ دروست کردو و کۆمەڵی خەڵک بە کەیفی خۆیان هەڵەبژێرن و ئەیهێنن ئەمە سەلماندی کە ئەو کەناڵە یان ئەو بەرنامەیە نایە بگاتە ڕاستی نایە بگاتە حەقیقەت ئەیوێت تەنها بە تەنیا بۆ خۆی و ڕادیۆ قسە بکە خەڵکی گوێبیستی بێ وازانم زەمەنی ئەوە بەسەر چووە خەڵکێ بۆ خۆی بتوانێت قسە بکە تو ئەگەر بوێری ئیساکەنە ئەمڕۆ بەهاتی تایە کەناڵەکە بناردایە خەڵکێکە بناردایە و دانیشتی تایە ینی بۆ کە مۆزوعەکە ئەگاتە حەقیقەت باشە بۆ ئامادەی بە یەک کامێرەوە تەسجیلی من کەی لە ستودیۆیەکە بۆ ئامادەی لە دەرەوە تەسجیلم بکەی ئایا من ئەگۆڕێم قسەکان ئەگۆڕێم بەڵام دیارە بوێریەکە تەنها بەرامبەر بەخوا و بەرامبەر بە دین و بەرامبەر بە قورئانەکەمانە هیچی تر نییە من حەزەکەمەوە باش بزانم ئەژنا بەندەیەکی ضعیف و حەقیری وەکم من چییە تۆ لی بترسیت و لە قسەکانی بترسی دەوەردانیشە با قسە بکەین کاکەجیان دەوەردانیشە بام باشیت بێ با قسە بکەین دیسانەوە من حەزەکەم ئەم مۆزوعە یان ئەوەیە تەجریحی مسلمانیان کردووە بۆ قسانی کە کردویانە خەڵکێک گاڵتە بە دینمان بکە بە مقدساتمان بکە بە بەرنامەمان بکە قورئان بێنی بیخاتەژێر لێ کۆڵینەوە بیخاتەژێر زەڕەبینەوە کاکە قورئان 1400 ساڵە تازە بە تۆ کۆ نابێ بە تۆ وەڵام نادرێتەوە من هەموو قسەکانی تۆشم دەرهێناوە یەک کەلیمەی هی خۆت نییە نەهی بەرنامەکەت نەهی قسەکەت هەر هەمووی کۆپیە من نزیکی 13 پاوەرپۆینتم لەسەر مۆزوع حاضر کردووە هەر هەموو قسەکانی خۆیان یەک بە یەک پیشان بم وام دانابوو کە ئەمە بە حەڵقەی کۆتایی پێ نییە 15 حەڵقەم بۆ دانابوو کە ئێمە لەو 15 حەڵقەیە تەواوی کەین بەڵام زۆر بەداخەوە بەس بۆی کە بیسێن من ئەمانە خوێنەواریش نین ئەمانە بەس کۆپی پێست دەکەن بەس ئەمانە ترانسلیشنەکەن لە گوگڵەوە هیچی تر نازانن لەبەرەوە پێم خۆش بووە کە ئەمە بکرێت تەنها بۆ ئەوەی کە ڕاستیەکان دەرکەوێت کە ئیساکەنە حەم لە ڕاستیەکان دەرکەوت من دەربەز نیم ئیساکەنە دەرکەوت کە چێوێ ئەم قەزیەیە نەکرێت چێوێ بەڵام خۆزگایە چۆن دەستی ئێمەیان گرت کە قسە نەکەین دەستی ئەوانیشان بگرتە بیام تا کاکە هیچ مەسئولی ئامادە نییە بەرامبەر بە کچەکانی خۆی بەرامبەر بە خێزانەکانی خۆی قسە بکرێ بەو شێوەیە لە تەلەڤیزیۆنێکە وەک لەوەی کە بەرامبەر خێزانەکانی پێغەمبەری خوا و دایکانی ئێمە قسە ئەکرێت یعنی پێم خۆش بوو ئەمەیان باشە چێ ئامادەیە کتاب الأخضری قەزافی ئیستاکێنە بێنێ پاش مردنەکەشی بیخاتە زێر لە کۆڵینەوە قسەی لەسەر کابڵێ ئەمە غەڵەتە و ئەمە درۆی ئەمە وانییە باشە ئەمە بۆ بەرامبەر بە دینی ئێمە بکرێت لە وڵاتێکی ئاوایە لەبەرەوە ئێمە یەکەم جاری ژووتومانە مامۆستا بەڕێزەکان دەستی ئێمە بەرەڵاکەن ئێمە ئەوانە دەم کوتەکەین ئەزانی چیشیان لێەکەین خۆزیان باتە مامۆستایان لە ڕوانگەی دینەوە قەناعەتیان وا بووە ئەمەی ئەم قسانە بکا کوفرە پێکاویشانە لە 100% بەڵام ئێمەش لە ڕوانگەی عیلمەوە زانیمانە ئەوانە سەردەمی 50-60ەکان نین چەپ و کۆمەنیستی و شیعەکانمان لێزین و کەوتمانکەنەوە مزگەوت و کونی مزگەوت نا ئێمە بۆیان هاتوونەتە مەیدان نەک منیش بەخوا برام دەبرای وەکو من ئامادەیە کە من بچکۆلەکەیانم هەفتەکانی تر ئامادە بن و مناقەشەیان لەگەڵا بکەم باش حەزەکەم ئەمە بزان الحەمدە ئەمڕۆ خەڵک ڕۆشنبیرە بەشی ئەوە سەقافەتی پێیەکە نێڵی ئەمانە دەمکەنەوە
بەڵام خەڵکێک بەتەنیا بۆ خۆی بڵێ و بەتەنیا بۆ خۆی ئامادە بێ قسە بکە ئەنجا ئینسانێکیش ئەتوانێت بچێتە بیابانێکەوە بڵێ من بەتەڵم و من پاڵەوان و کەسیش دەرەقەتم نایە. بەڵام ئازایەتی لەوەیە کردوتەنیە لێک کەو بەرامبەر کەو بخوێنێ فەرمووەرە بخوێنە فەرمووەرە قسە بکە. لەبەرەوە زۆر بەداخەوە لەم خۆشەویستەکانم ئێمە لە ئاستی ئەو مۆزوعەیە بێدەنگ بووین، بەڵام لەمە دوالەوە چێ بێدەنگ نەبین. بێدەنگێکەشمان ئەوەیە کە غەڵەت لە کەس قوڵ ناکەین بەرامبەر بە دینەکەمان بەرامبەر مقەدەساتمان بە قسەش وەڵامیانەینەوە. نە شەکمان هەیە، نە زەبرمان هەیە، نە زۆرمان هەیە، نە قووەتێکمان هەیە ئەمڕۆ پێوی بنازین. بەڵام ئەوەی کە هەمانە وەکو زمان بێدەنگ نابین. حەزەکەم باش ئەمە بزانن. لەبەرەوە ئەگەر شتێکتان هەیە بیڵێن فەرم وەرن بەرامبەرمان بێڵێن. پیاوەتیەکتان هەیە ناوی خۆتان ناوە بوێر وەرە بوێر بن با ئەو بەرنامانە مباشر بێ، وەرە بوێر بن با خەڵکێک بێنن کە جەماوەر لێ ڕازی بێ. ئاخر جار کە هێناوتە خەڵکێکی عەلمانی وەکو خۆتی هێناوە قسەی کردووە و بۆ یەکتان سەنوێتەوە. لەبەرەوە ئەمە وای لێ دێ بەڕاستی بەس بوێریەکە بەرامبەر بەخوا و بەرامبەر مقەدەساتە بێت، بوێریەکەمان بەرامبەر ئەوە نابێت. لەبەرەوە ئەو بیانووی کە ئەمڕۆ خۆڵقاوە گوای ئاسایش ناپارێزی ئەو شتانە ئێمە کێشەیەکمان نییە الحەمدوللا. گرنگەوەیە بۆمان دەرکەوت کە ڕاستی لای چێیە. ئەو برایانش ئێمە وەڵڵاهی ثم وەڵڵاهی ثم وەڵڵاهی من بۆم بانگ نەکردن کە ئیحراجیان کەم، بەس تەنها بۆم بانگکردن دەست بەسەریان نابێنم وەڵامی پرسیارەکانیان بمەوە، ئاقڵیان کەم تۆزێ بێنەوە هۆشی خۆیان هەستکەن ئەوەی کە ئەوان ئەیڵێن لە فەیسبوک و لە شلۆنەکانی ترا تەنها خۆیان خاوەنی قسەنین، قسەمان دەئەڵێ ئەوان پێیە. بەڵام ئێمە تۆزێ حەیامان هەیە، تۆزێ شەرممان بە خۆمانە، ئەدەبێکمان تایە بەرامبەر بەرەکەمان. ئەمەش پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فێری کردین. لەبەرەوە خۆشەویستەکانم بەخێر بێنسە چاو ما بزانم پەیامەکە گەیشت ئەلحەمدولیلا خوای گەورە پاداشتی ئێوە باتەوە. ئێمە نەک ئەمڕۆ نەک ئەم ساتە هەر کاتێک بەشەتی یەک کامێری ئاوا لە بەردەممانە بێ شایەتی ڕاستیەکانمان بۆ داو نەتوانن ئەوان وەکو خۆی قسەکانمان بقرتێنن، ئێمە ئامادەین لە خزمەتیان نابین و لە هەر شوێنێکا بانگمان کە نەک من دەبرای وەکو من ئەچێت و ئامادەی تایە کە قسە لەسەر ئەم بابەتە بکە. ئێمە پشت ئەستورین بە دینەکەی خۆمان نەک بە قووەتی خۆمان، لە حەول و قووەتی خۆمان دەچوین بۆ حەول و قووەتی خوا. لەبەرەوە زۆر خاترجەم بن ئینشاءڵڵا هەر کەسێکیش لە هەر شوێنێکا قسەی کرد بڵێ ڕۆژی ئەوەی ئەوەنە لە قاوەخانەی فڵانتان بەس بێ ئیتر بێدەنگ بن. ئەگەر پیاون فەرموو ئەگەر پیاوی نین بێدەنگ بن و بچنە کونی ماڵەکانەوە و بۆ خۆتان دانیشن و سەری خۆتان کەسکەن و وازانم کوردەوتەنیاڵێ ئەو کەسە فێکی بەسە ریخوازات ئێوە باتوانێ و بڵاوی لێ بکەن وازان پەیامەکەمان گەیشت.